نیو گر سر میدان گر رو بارانیو سر میدان گر روی بارانیو داد رجیت باران گر سال به حین ساله جوجه 10 هیواده حتی 20 هیواده ام برنج درین دا شوله ما برنج درین هر روزی بوی که حساب زبارت چنه جب کیف و ستران و یعنی بی تو بی که ولی من همه ها خودتن اما ویس پیدا خود دوی که هاتی هره همه نگوتی همه هاتی من نخ مزید یا که بود ناسی من شویدی نگوته باید شعر اگه از وقتی گنجی افریقیت گل باب خو مامت خو خالت خو مروفت مم همیه تاتین برنج درینه برنج ما زیبارا ما تشتی که کفن یه بابا بیره بوم امایجی و هم جی وقتی صبرک هم جحیل نکات بسونین اگه خدای نکات صبای او جیل نکات چوی نمینن دو هم جی بزونین که بابا بیره ما چه جانا سلام دیگه نه لحظه بنام دو بیشتره تقریبا 14 با 15 سال خریگی هم ایشم استا زوربی خلکی داخوازی لسر کەوەنتەری ئەلمنیۆم و دەرگا و پەنجەرەی پلاستیک و ئەو ئیشانەیە لەبەری ماوادێکی زۆر پاک و خاوێنە ئەوە نییە ژەنگ بگرێ وەک جاران پێشتر بە پلێتی ڕەش بوو ئیشانی لێ کرد کەوەنتەریان دروستە کرد ئیستا بە بۆڕی ئەلمنیۆم دروستی لێ کرێ و این مشترێک دێ داوای قیاساتمان لێگە ئەڕۆی قیاسی بۆکەین و دوایەوە ئەنجا بە شێوازی تریدی بۆی دروستەکەین ئەنجا لەسەر ڕغبەتی خۆی ئەوە نەبێ لەسەر ڕغبەتی خۆمان بێ من وەکو مشتریەک هاتمەتە ئەم دوکانە بۆەوەی کەونتەرم بۆ دروستکە پێم وایە بە ئەلملۆم بیکەم پێم باشترە لەبەرەوەی ئەلملۆم ژەنگ نابایەکەم شێت دووەم شتێکی پاک و جوان دەرەچێ بۆ مەگتشکە هەری گرنگ ئەوە کە ئەمڤرا چاند و کولتور و هونەرەخوا نیشان وڵاتی ئوروپاش بدن ئوروپاییژ ناسکەن بزانن کەمە چەند چاند و کولتور و هونەرکە یعنی کەون هەیە یعنی بەری 15000 ساڵ ژی تشنهاوەرە هەنە دیروکە وەک کووردا سەوی خالی ژیانە دژمن gelek hewlda em senir çêkin hedûd naybeynê me danîn em em her çi Partiyê Kurdistanê em hemû huner û kultur û çanda me yêke اف بنجامین هفتیا چند کردستانیش بود چیا ایسان ج ولاتی هدف ریتینج باچیقا ایفر فرانسیتین امریکیتین باچیقیتین کردیتین تین فرام شان مادم به موسیقی کردی چیا دانسا کردی چیا مایسانی کردی چنا ام گلک اکتیویتاتا جی ام شانی مادن وکیلی کردی ام ما داتا کردی ما چیکر